بەرزان ئەگەر زانیاریان زێدەتر بدەێمە. بەڵێ شوان سڵاو لێبێت دیارە وەکو خۆمەژە پێکرد هەرچەنە سەرۆکی پەرلەمان دکتۆر یوسف محەممەد تا ئێستا ناتوانێت بێتەوە ناو شاری هەولێر دیارە لەبەر کۆمەڵی گرژی سیاسی بەڵام تا ئێستا ئەوەی کە ئێمە ئاگاداری وە پەیوەندیمان کردووە فراکسیۆنەکانی نێو پەرلەمان و لیژنەکان بەردەوامن لە کاری خۆیاندا و ئەوەی ئەمێ ئاماژەشی پێ بکەم لە نێوان سەرجەم فراکسیۆنەکاندا هەمانگیە لە نێوان لیژنەکانتان چکە لە لیژنەیەکدا بڵێن چەند فراکسیۆنێک بەشدارە بۆ نونە فراکسیۆنی گۆڕانە پارتی یەکگرتووە یاخود فراکسیۆنی سەوز یاخود فراکسیۆنی تورکمانەکان و هەر فراکسیۆنێکی تر لە لیژنەیەکدا بەشدار بن ئەوان لە لیژنەکانی خۆیاندا ماون و ئیشی خۆیان دەکەن و کۆبوونەکانی خۆشیان ئەنجام بدەن واتە لە ئێستادا هەرچەنە سەرۆکی پەرلەمان بوونی نییە یاخود ناتوانێت بێتە ناو تەلاری پەرلەمانەوە بەڵام لە نێو تەلاری پەرلەمان لە نێو نووسینگەکان لیژنەی داراییە لیژنەی نەوت و غازە چەندی لیژنەی پێشمەرگەیە ئەم لیژنانە دانیشتەکانی خۆیان ئەنجام بدەن و هەمانگیان لەنەوە یەکتریا بە پێوەی کە ئێمە پەیوەندیمان کردەوە بە چەندین پەرلەمانتارەوە جیاواز لە فراکسیۆنەکان واتە لە پەیوەندیمان کردووە فراکسیۆنی تەنانەت گۆڕانیشەوە ئەوان ئاماژیان بۆ کردووە کە ئەوان دەوامی یاسای خۆیان دەکەن ئەگەر چی چەند پەرلەمانتارێکیان پشووی خۆیان وەردەگرن بە شێوەیەکی ئاسایی واتە لەبەر هیچ هۆکارێک تر ناتەنات هۆکاری تایبەتی خۆیان ئەگەر پشوویەک وەربگرن هەروە لە پەرلەمانتاری فراکسیۆنەکانی تریش ئەم حاڵەتە بوونی هەیە وەکو پشوو بەڵام وەکوتر ئاساییە لیژنەکان کاری خۆیان دەکەن و کاری خۆشیان بەڕێ دەکەن ئەمە لە نێو تەلاری پەرلەماندا لە ئێستادا بوونی هەیە و کاری خۆشیان ئەنجام دەدەن. بەڵێ بەرزان وەکو یادیار ژبلی کارێ پەرلەمانی لەسەر وان کریزێن کۆلارێما کوردستانی هەنە گروپێک یاخود سازیەک ڕێکخراوێک بناوێ ڕێکخراوە شەفافیەت پشتگیریەشە داخوازیان مامۆستایان دەکە ژە وەیەکێک و موچە بوان بێداین و هەروە داخوازە خۆنیشاندانێن هێمنانە و ئارام کریە ئەگەر زانیاریان زێدەتر لەسەر وێ مژارێ بدەیەمە مامۆستایان هەولێرێ دەنەهادا ڕەوشاوان بەڵێ شوان دیارە کەمپینی شەفافیەت و لێپرسینەوە کەمپینەکە لەلایەن چەند چالاکوانێکی مەدەنیەوە بەڕێوە دەبرێت لەلایەن چەند کەسێکی حکومیشەوە هەروە ئەوانەی کە پسپۆرن دیارە ئەم کەمپینە بۆ چەند پرسێک پێکێنراوە بەڵام یەکێک لە پرسەکانەوەی کە ئەمڕۆ گردبوونەوەیکی بۆ ئەنجامدا بوو بەرامبەر بە ئەو نهاتنی موچەی مامۆستان و داواکارەکانی مامۆستان لە بەردەم بەڕێوەبەراتی گشتی شاری پەروەردەی شاری هەولێر گردبوونەوەیکی هێمنانیان ئەنجامدا و داوایان کرد کە موچەی مامۆستایان بدرێت و داوا لە پشتیوانی لە داواکارەکانی مامۆستایان دەکەن جگە لەوەش ئاماژیان بۆ کرد کە ئەوان هەمیشە لەگەڵ ڕای مامۆستایان بەڵام بە شێوەیەکی هێمنانە دوور لە هەر تون دوو تیژێک واتە ئەوان پشتیوانی خوان دەربڕی بۆ مانگرتنی مامۆستایان بە شێوەیەکی هێمنانە و ئاماژیان بۆش کرد کە ئەگەر بکرێت مامۆستایان بچن ناو هۆڵەکانی قوتابخانە بەڵام وەکو خۆ ئاماژە پێکە لە پرسیارێکترا لە ئێستادا مامۆستایانی شاری هەولێر دەچنە وڵەکانی قوتابخانەوە هیچ گرفتێکیان نییە جگەلەوەی کە موچیان بۆ ناتوە وەرچەنە داوای موچەکانی خۆیان دەکەن بەڵام وەکو شارەکانی سلێمانیە خۆت هەڵەبجە کە لە ئێستادا مامۆستایان بایکۆتی خوێندنیان کردووە لە شاری هەولێر ئێستاوە بوونی نییە بەڵام هەمیشە داوای موچەکانی خۆیان دەکەن کە نزیکەی 3 مانگە موچیان پێ نهاتووە. بەڵێ بەرزان نەمین موچەکانی نارتی لە هەولێرێ گەلێک سپاس بۆ